هەرێمی کەتەلۆنیا دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی ئیسپانیا و پایتەختەکەی بەرشەلۆنەیە و یەکێکە لە 17 هەرێمەکەی ئیسپانیا کە حکمی خۆیی تێدا جێبەجێ دەکرێت. ڕووبەری هەرێمەکەش 32.106 کیلۆمەتر دووجایە و لە ڕووی ڕووبەرەوە بە شەشەم ناوچەی گەورەی ئیسپانیادا دەنرێت و هەرێمەکە لە 4 پارێزگا پێک دێت کە ئەوانیش بەرشەلۆنە و گرانادا و لارادە و تەراگونە و لە نێوان ئەو بەشانەشدا 946 شار هەیە و زمانی ڕەسمی هەرێمەکەش زمانی ئیسپانیە. بە هەمان شێوەش زمانی کەتەلۆنی بەکاردەهێنرێت کە زیاتر لە 11.5 ملیۆن کەس بەکاری دێنن. زۆرینەی دانیشتوانی ناوچەکەش گەلی کەتەلۆنین و نزیکەی لە 190 دانیشتوانیش پەنابەرانن. لە ڕووی ئاینیشەوە زۆرینەی دانیشتوانی کەتەلۆنیا شوێنکەوتووی ئاینی مەسیحین و لەسەر مەزهەبی ڕۆمانی کاسۆلۆکین. دەسەڵاتی یاسادانانیش لە وڵاتە پەرلەمانیە و ژمارەی ئەندامانی پەرلەمانیش لە 135 ئەندام پێک دێت کە نوێنەرایەتی هەر 4 پارێزگاکە دەکەن. لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ساڵی 2012دا هاوپەیمانی نزیک بوونەوە و یەکێتی زۆرترین دەنگی بەدەستهێنا کە سیاسەتی هاوپەیمانیەکە پشتگیری جیابوونەوەی کەتەلۆنیای دەکرد لە ئیسپانیا و بەو هۆیەوە لە 23 کانونی دووەمی 2013 و بە دەنگی 85 پەرلەمانتار و بە بەرهەڵستی 41 پەرلەمانتار بڕیاردرا دەربارەی دیاریکردنی چارەنووس لە ڕێگەی ڕاوێژکردن بە دانیشتوانی کەتەلۆنیا بۆ جیابوونەوە لە ئیسپانیا. و بەپێی بەڵگەنامەکان ئەمیلکار بارسا باوکی هانی پاڵ شاری بەرشەلۆنەی پایتەختی کەتەلۆنیای دامەزراندووە و لە سەدەی 8 میلادی موسڵمانەکان دەستیان بەسەر شارەکەدا گرتووە و دواتریش لویس بن شارما توانی شارەکە داگیر بکاتەوە و لە ساڵی 801 زاینی و بەم شێوەیەش بەرشەلۆنە لە ژێر دەستی مەسیحیەکان مایەوە تا ساڵی 985 زاینی جارێکی تر فەرماندەیەکی موسڵمان بە ناوی محەممەد بن ئەبی عامر مەنسوور شارەکەی کۆنتڕۆڵ کردەوە تا لە ساڵی 1137 زاینی بەرشەلۆنە گەڕایەوە ژێردەستی ئیبرینەکان کە ئەو کات دەسەڵاتداری کەتەلۆنیا بوون.